لە پرۆگرامی پێشوو هەردوو زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و زانکۆی لوبنانی فەڕەنسی ڕوبەڕووی یەکتر بوونەوە. زانکۆی لوبنانی فەڕەنسی لە پێشبڕکێی یەکەمی لەگەڵ زانکۆی سلیمانی توانی بە جیاوازی خاڵێکی زۆر سەرکەوێت. زانکۆی سلیمانی 75 خاڵیان بەدەستهێناوە. زانکۆی لوبنانی فەڕەنسی 135 خاڵ. بە هەمان گڕوتینەوە هەوڵیدا لە ڕکابەرایەتەکەی لەگەڵ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر خاڵی زۆر بەدەست بهێنێت. وەکو دەست پێ دەگری ئەها نیمچە پەڕۆشتەکە دەست پێ دەگری ئەها دەڕێ. لە ڕوبەڕبوونەوەی یەکەم پۆلیتەکنیکی هەولێر توانی تەنها 85 خاڵ بەدەست بهێنێت بەرامبەر 40 خاڵی زانکۆی ڕاپەڕی. کۆی خاڵەکانیان زانکۆی ڕاپەڕی 40 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 85 خاڵ. بەڵام بۆ زانکۆی لوبنانی فەڕەنسی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ڕکابەرێکی ئاسان نەبوو، بۆیە ڕوبەڕووی پێشبڕکەیەکی سەخت بووە و لە کۆتاییدا خاڵەکانی هەردوو زانکۆی یەکسان بوون. زانکۆی لوبنانی فەڕەنسی 85 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 85 خاڵ. ئەمە ژوای کرد لە پرسیاری یەکلاکەرەوە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کۆتا 5 خاڵ بەدەست بهێنێت و سەرکەوێت بۆ قۆناغی داهاتوو. ئێرە بووە دواوێزگا بۆ زانکۆی لوبنانی فەڕەنسی و لە شەمەندەفەری پێشبڕکێکە دابەزی. یەک پرسیار چارەنووسی زانکۆکەتان دیاری دەکات دەستنە مەرحەلەی داهاتوو یان ماڵاوایمان لێ دەکەن. شۆڕشی ئۆکتۆبەر لە چ وڵاتێک بەرپا بوو؟ رووسیا. وەڵامەکەتان ڕاستە. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 90 خاڵی بەدەستهێنا بەرامبەر 85 خاڵ دەستنە قۆناغی داهاتوو. پیرۆزبایتان لێ یەکەم. ئێستاش ڕوبەڕووبوونەوەیەکی تر لە قۆناغی دووەم دەست پێ دەکات. وەک زانکۆی هەولێری پزیشکی ئامادەکاریەکی باشمان کردووە لەگەڵ قوتابیەکان و هیوادارین وەکو جاری پێشوو سەرکەوتوو بین لە بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ. زۆر خۆشحاڵین کە ئەم جارەش هاتینەوە. هیوادارم ئەستێرەکانی زانکۆی ئەمریکی ئەم جارە زیاتر بدرەوشێنەوە و خولێکی تریش بەرینەوە. ئەم جار بە شێوەیەکی تازە خۆمان ئامادە کردووە و زانیاری زیاترمان کۆ کردوتەوانێ و بەتماشی سەرکەین. سەرکەوتنی جاری پێشوهانی دایم بەوەی بەڕێیەکی بەرزتر بینەوە ئینشاڵڵا ئەم جارەش سەرکەوتی دەبین. تیمەکەمان بە شێوەیەکی زۆر باش خۆمان ئامادە کردووە و هەر لە یەکەم چرکێ بەشداریکردمان لە پرۆگرامە بۆ سەرکەوتن خۆمان ئامادە کردووە و ئینشاڵڵا هەر سەریش دەکەین. هەست دەکەم تیمەکەمان توانایەکی زۆر باشی هەیە و ئینشاڵڵا ئەم جارەش وەکو جاری پێشووی بینە. بە هەمان شێوەیە جاری پێشوو خۆمان زۆر باش ئامادە کردەوە و زانیاریێکی زۆر باشمان کۆ کردەوە هەر بۆ سەرکەوتنی ئینشاڵڵا. ئەمڕۆ زۆر بە باشی خۆمان ئامادە کردووە بەرامبەر زانکۆی ئەمریکی سلیمانی هیوادارین سەرکەوتوو بین. زۆر باش خۆمان ئامادە کردو و لەبەرەی جاری پێشوو سەرکەوتوو بین زیاتی پێداگرین لەسەر سەرکەوتن. ئێمە قوتابیانی کۆلۆژی پزیشکی زۆر باش خۆمان ئامادە کردووە زانیاری باشمان کۆ کردوێتەوە هیوادارم ئەمڕۆ بە براوەی بڕۆینە دەرەوە. ئەوە لە قۆناغی دوێن بەرنامەکەینە بەڕاستی زۆر باش خۆمان حازر کردیە سێوەشی زۆرمان کردیە ئینشاڵڵا ڕووینە.
دوایەوەی جاری پێشوو بردمانەوە دووبارە لەو بەرنامەیەش ئەستێرەکانی زانکۆ بەشدارین ئەم جارە باش خۆمان ئامادە کردو بۆ هیوای هاتوین کە بیبین. بەڕێزان و خۆشەویستان بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستان ئەمڕۆ لە بەرنامەیەکی نوێ لە قۆناغی نیوەی پێش کۆتایی دوو زانکۆ بەشدارن لە گروپی A ئەوانی زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ئارا ئیبراهیم تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری میکانیک ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا داهێنانێکی تایبەت بەخۆی هەبێت. ئاویار کرێکار تەمەن 19 ساڵ قوتابی قۆناغی یەکەمی بەشی شیکاری نەخۆشیەکان ئارەزووی ئەوەیە لە دادوودا تاقیگەیەکی تایبەت بەخۆی هەبێت. بەرزی هەڵگورد تەمەن 21 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی یاسا ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. باوان ئاوات تەمەن 20 ساڵ قوتابی قۆناغی دووەمی بەشی ئایتی ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە سۆفتوێر دیڤیلۆپەر. هەروەها زانکۆی هەولێری پزیشکی محەممەد یاسین تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی پزیشکی گشتی لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە پزیشک لە بواری مێشک و دەمان. سوبحانی ئەیوب تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی پزیشکی گشتی لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە پزیشک لە بواری نەشتەرگەری مێشک و دەمار. هێلین فەرهاد تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی کیمیایی ژیانی کلینیکی لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە بازرگان لە بواری پزیشکی. گەیلان چواس تەمەن 19 ساڵ قوتابی قۆناغی دووەمی بەشی مایکرۆبایۆلۆژی پزیشکی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. خۆشەویستان گەڕاینەوە وەک دەزانن بەرنامەکە بە پرسیارێکی خێرا دەست پێ دەکا هەر زانکۆیەک وەڵامەکەی زانی زوو دەستی ناوە بۆ تۆن مافیەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێ گەر نەزانێ ئۆتۆماتیکی دەچێتە تیمی بەرامبەر. ئێستا هەردوو زانکۆ ئامادەن بۆ پرسیارەکە؟ پرسیارەکە دەڵێ ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان چەند ئەندامی هەمیشەیی هەیە؟ هەولێری پزیشکی هەربەت بینات ئەوە نینە 196 چەند یەکسەر بیڵێ 196 196 هەڵەیە وەڵامە ڕاستەکە 5 ئەندامی هەمیشەی هەیە 5 وڵات. بەو شێوەیە دەچینە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ تەکنەلۆژیا ئەی یاخود بی؟ ئەی کام لەم بژاردانە بۆ ناونانی فۆڵدەر لە ویندۆزدا نابێت؟ ئەی کان بی کۆن سی ماک دی میک سی شرکەتانەیە. Maybe con. Can and con. Maybe con. I think it's can. I'm pretty sure. I don't know. I say B. I'm not sure. You say B? I'm between B and C. I'm between can. You choose. I have no idea about this. I say Go B. with con. Let's go with con. والله ما كبير. بی كون. کۆن هەمیشە ئاوا بیڵێن تەنها مەڵێن ئەی یاخود بی بیخوێنەوە. باشە باوان بۆچی کۆنتان هەڵبژارد؟ والله مثلا لبين دوانا لە نێوان چی و چیە؟ لە نێوان B و C. B و C B و C کۆن میک ئێ بۆ مان شەرحکە بزانین تۆزێ ئەمە چۆن زانێکم لەسەرانە باشە بۆ میک نەبێ ئەوە نەزانم ئەتوانی بکەی پێشتر خۆم کردم خۆت کردوتە
باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ. زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. هەولێری پزیشکی چ کاتەگۆریەکە هەڵبژێنن؟ فیزیا. فیزیا. ئەی. لە فیزیا ئەی. ئەگەر دووری نێوان زەوی و مانگ نیوە بکرێت، هێزی گەشتکردنی نێوانیان چەند ئەوەندە دەبێت؟ ئەی 1 لەسەر 4، بی نیوە، سی 2 ئەوەندە، دی 4 ئەوەندە. سی چرکەتانێ؟ پێچوانەیە لەگەڵ دووری پێچوانەی دووجای دووریە یانەکانی ئەوەندە بێت بە 4 ئەوەندە کە خۆی نیوەیە نیوە 1 لەسەر 2 کە باشە وەڵامی ڕاست 4 ئەوەندە دی 4 ئەوەندە. باشە سوبحانی بۆ 4 ئەوەندەیە بۆ ماشەرەکە خۆیەوە هاوکشێکی نیوتن هەیە هێزی کەشکردن یەکسانە بە نەگۆڕی گراڤیتی جارانی بارستەی تەنی یەکەم جارانی بارستی تەنی دوم لەسەر ئەو دووری نێوانیان دووجا لەبەرەوەی دووریەکە نێوانیان دووجایە کە دووریەکە کە نیو ئەوەندە هێزەکە بێتە 4 ئەوەندە. 4 ئەوەندە. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی ئەمریکی چ کاتەگۆریەک هەڵەبژێت؟ فیزیا. فیزیا. تەنها بی ماوە کەواتە بی. سەرچاوەی هەموو جۆرە شەپۆلێک کام لە مانەی خوارەوەیە؟ ئەی وزە، بی هێز، سی لەرینەوە، دی پەستان. سی چرکەتان هەیە؟ لەرینەوە ڤایبرێشن شەپۆلیشە لە ڤایبرێشن درۆسە وزە هیم ئەنەرژی سی لەرینەوە. سی لەرینەوە. ئارا بۆچی لەرینەوە سەرچاوەی هەموو جۆرە شەپۆلێک؟ چکە شەپۆلە ئەیتر وەیف دروست دەکات لەرینەوە. هەرەونگە؟ هەرەونگە؟ بەرزی تۆ ئەڵێ چی؟ لەرینەوە بێنە بەر چای خۆشتێک ئەی جوڵانیت ڤایبرێشنێک دروست دەکەی شەپۆل دروست دەکات. بۆ ئاسانی ها؟ باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. وەڵامەکەتان ڕاستە و دەخالیترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵەبژێنن؟ لۆژیک. لۆژیک. ئەی. لۆژیک ئەی. ئەو پیتەی دوای ئەم زنجیرەیە دێت کامەیە؟ جەی، ئێف، ئێم، ئەی، ئێم، جەی. ئەی، جەی. بی، ئەی. سی، ئێم، دی، کەی. سی چرکەتان هەیە؟ January, February, March, April, May, June, July.
تکسکەم AJ AJ سوبحانی بۆچی جێدان هەڵبژارد من هەڵم بژار چکە گەیلان تۆ هەڵبژارد بەڵێ چکە JFMA ئەوانە هەمووی سلێکیان بێکەوە هەیەویشیان ڕۆژە یان مانە یان ساڵە تر ئەویش پەیوەندی بەمانەوە هەبوو جانیوەری فێبریوەری مارچ ئەپریل مەی جوون جوڵای بۆیە جێ ئێوە ئەڵێن جێ جوولایە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی ئەمریکی چه کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ تەکنۆلۆژیا. تەکنەلۆژیا. بی. کام لەم پرۆتۆکۆلانەی خوارەوە بەکاردێت بۆ ناردنی ئیمەیل؟ A HTTP B POP3 C SMTP D SSH سی چرکەتانەیە؟ وەڵامەکە بیە. باوان وەڵامەکە بیە؟ بەڵێ POP3 زۆر دڵنیا بووی. پێش خوێندنەوە ئایتیە لەبەرەوەی ئایتیە؟ سیقەی پێکەینەوەش. ئەوانی تر چین؟ زانیاری سەر پرۆتۆکۆڵانە بەس پرۆتۆکۆڵە ناسمەوە. یعنی خوا ڕەحمی کردەوە ناسیەوە. ئۆکەی کەواتە POP3 باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان هەڵە بوو. وەڵامی ڕاست SMTP POP3 بۆ ناردنی ئیمەیلە نەک بۆ دابەزاندن. بۆ دابەزاندنە نەک بۆ ناردن. نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ لۆژیک بی. لۆژیک بی. لۆژیک تەنها بیمەوە کەواتە بی. ئەگەر ڕۆژی دوای ڕۆژی پێش دوێنێ چوارشەممە بوو بێت ئەمڕۆ چ ڕۆژێکە؟ A هەینی B سێشەممە C چوارشەممە D پێنجشەممە سی چرکەتانەیە؟ ڕۆژی دوای پێش ینی دوێنێ چاشەمە بووی ئەو ڕۆژی دوێنێ دە چرکەتان ماوە؟ زوو وەڵامێکمان بنێ؟ پێنجشەممە دی پێنجشەممە بەڕێمە چوارشەممەیە. محەممەد لەگەڵ سوبحانی کێشەیەکتان هەبوو ئەو ئەڵێ پێنجشەممە و تۆڵی چوارشەممە؟ سوبحانی بۆچی پێنجشەممە؟ وەڵام من لە پێنجشەممە تقریبا دڵنیام ڕۆژی دوای ڕۆژی پێش دوێنێ دەکاتە دوێنێ ئەگەڵ ڕۆژ چوارشەممە بێ ڕۆ پێنجشەممە. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە.
زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بە دەزێن ناوخۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی ئەمریکی چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ کیمیا. ئەی یاخود بی ئەی. کامیەک لەم یەکانە بۆ پێوانی خستی گیراوە واتە ژمارەی مۆڵ لە 1 کیلۆگرامدا بەکاردێت؟ ئەی مولاریتی، بی مولالیتی، سی فۆرمالیتی، دی نۆرمالیتی. سی چرکەتانەیە؟ 70%. Yeah, من just This is over volume. Oh, volume. Aman, mass. Yeah, I know. It's definitely one of those. You sure? Should we trust you again? Kaka, I know how you go for B. Yeah. Bimolality. بیمۆلالیتی. ئاویەر چۆن مۆلالیتی دەڵبژار بۆمان شەرحکەن؟ وەڵا شتێکم بیریە لە پۆلی شەشەوەتەوە. یانێمی زانکۆ نییە؟ نا پێشترە. بەڵێ. ئەوانی تر چین؟ مۆلاریتی، نۆرمالیتی چینەوە؟ بە پێ ئەوە لێکمانایەوە وابزان مۆلاریتی یعنی زیاتر علاقی بە ڤۆلیومەوە هەیە، بەڵام مۆلاریتی علاقی بە ماسەوەیە کە کێشەکە لێشە وتوتە 1 کیلۆگرام کەواتە مان لاسی ئەوە. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێن ناوخۆی خاڵەکانتان 30 خاڵ. پزیشکی. کیمیا. کیمیا. ئۆکێ. کیمیا. بەس بیمە. بەس بیماوە. کەواتە کیمیا بی. دۆخی تەهجینی هایبرایدزیشن کاربۆنی یەکەم و کاربۆنی دووەم لەم مادەیەدا NH2 CHCO دیاری بکە. ئەی کاربۆنی یەکەم SP2 کاربۆنی دووەم SP. B کاربۆنی یەکەم SP کاربۆنی دووەم SP2. C کاربۆنی یەکەم SP2 کاربۆنی دووەم SP2. D کاربۆنی یەکەم SP کاربۆنی دووەم SP. یەکەم هەر چار هایدرۆژین لەگەڵ هەر ئەوکانی شێر کردووە. هەردووکیان سوبحانی بەڵام کاربۆنی دووەم دوو دەبڵ بۆندا. دەبڵ بۆنێکی SP. SP2. فاکیدەم دەزانیت؟ ئەوە چ مادەیەکە؟ من ناتوانم هیچ بڵێم نازانم. دا چرکەتان ماوە؟ I think SP1 SP2. زوو وەڵامێکم بنێ؟ وەڵام؟ B. No, C. D. B کاتان تەواو بوو. B کاربۆنی یەکەم SP کاربۆنی دووەم SP2 تان هەڵبژارد. ئێستا بۆ ئەڵێن کامیان تەواو ئێستا بەڕێیەوە؟ خۆ من لە بینی بیودی تۆزێک تۆزێک دوو دڵم لە بینی بیودی لە نێوان B و D کاربۆنی یەکەم SP کاربۆنی دووەم SP. هایبرایدزیشن نازان چییە؟ با دەزانین بەس کاربۆن یەکەم کاربۆنی دووەم کامەیە ئەوە تۆزێک مشکلێ تۆزێک کێشەیە. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ. وەڵامی ڕاست ئەی کاربۆنی یەکەم SP2 کاربۆنی دووەم SP. زانکۆی هەولێری پزیشکی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی چی هەڵەبژێرن؟ بایۆلۆژی. بایۆلۆژی. Maybe we should have gone for ئەی بایۆلۆژی ئەی.
بە گوێرەی مۆدێلی واتسون و کریک سەبارەت بە DNA کام جوود لە نیوکلوتایدەکان بە بۆندی هایدرۆجینی سیانی پێکەوە بەستراون؟ A AT B AC C GT D GC سی چرکەدانێ بۆس ئەمە DNA بەس ئەمە کامیان نیوکلۆتایدە کامیان نیوکلۆتایدن کامیان هایدرۆجینی بێکەوە بەستراوە سێکە AT تۆسێکە ئەمە بەس لە DNA هەیە ئەمە لە RNA هەیە ئەمە یعنی لە RNA و DNA بەس ئەمە باسی بۆندی هایدرۆجینیەکە دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ وەڵام AT ئاویەر زۆر دڵنیان نەبوون مشتومڕێکی زۆرتان بوو نەوەڵات زۆر بەتەواتی دڵنیان نەبووی بەس بزانین ئەم هەستەکەی نەمێ زیاد هەستەکەن باشە بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان هەڵەیە GC وەڵامی ڕاستە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی چی هەڵدەبژێرن؟ هونەر ئەی و بی هەیە؟ ئەی لە هونەری میوزیکدا زاراوەی تریۆلێ بە چ واتایەک دێت؟ ئەی دابشکردنی دوو نۆتە بە سێ نۆتەی وەکو یەک B دابشکردنی سێ نۆتە بە دوو نۆتەی وەکو یەک C دابشکردنی دوو نۆتە بە شەش نۆتەی وەکو یەک D هیچ کامیان سی چرکەتانێ دوو بەسێ دابشکردنی دوو تریۆڵە ینی بەخۆی بوشتە تریۆڵ دائیمەن دەتانی سێ قڵ بەجوان دەدا بەش ناتانی دوو قڵ پریۆڵە ینی سێ دانێ دائیمەن نۆتەکان دوو قڵ پێکەون دائیمەن نۆتەکان لەسەر دوو دادەنی پریۆڵە ینی دەستێکەتان ماوە سێ دانە بێ لەسەر دوو بوشتە سێ وەڵام ئەمش لەگەڵ بی ئەی وەڵام ئەی دابشکردنی دوو نۆتە بە سێ نۆتەی وەکو یەک سوبحانی کێشێکتان هەبوو لە نێوان گەیلانی سوبحان ڕای جیاوازتان هەبوو ئەمە هەردووکمان هەرەمان زانی سیانە بەس سێ نۆتە بەسەر دوو نۆتەیا بوو ئەوە تۆزەکە لەسەرەوە سوبحانی تۆڵێکی بەڵام من تریۆلە زیاتر پێدەچی دوایەوە کە دابش کرد سێدان نەبی نەک پێشەوەی کە دابش بێ بەلێ حەز دەکەم ینی سێیەکێ وەکو ریزەڵت سێ نەک وەکو سەرەتا باشە تریۆلی ینی سێ لە سێوە دێ تریۆ ترایۆ نازەم بە هەموو تریۆلی سێیە بەڵام بزانی دابشکردنی دوو نۆتە بە سێ نۆتەی وەکو یەک وەڵامێکی ڕاستە زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی ئەمریکی چی هەڵەبژێرن؟ ئەدەبیات ئەی و بی هەیە؟ ئەی گەردێ هەبوویە مە ئیتیفاقك فكرة بكرة ما انقيادك روم وعرب وعجم تمامي هميان جمرة ذكر غلامي هون راوي كام شاعري كلاسيكي كردة أي ملايا جزيري بي أحمد خاني سي فقيه تيران دي علي حريري سي شركتاني
This is not. ئەحمەدی خانی نییە چکە مەلای سیری نییە؟ Maybe Malay Siri. خەمانی کەش بادینێ 20 seconds, very good. I feel like it's Malay Siri. Actually, I'm not confident. خۆتە زەنگ Should we go for You that? guys wanna vote? I think it's D. دەچرکەتان ماوە زوو وەڵامێکم Go بنێ. for A, I'm not sure. A. A. Malay Siri. ئەی مەلایە جزیری ئێستا ئەم هۆنراوەیە لەو سەردەمەوە نووسراوە بۆ ئەم سەردەمەی ئێمەش هەر ئەبێت گەر کورد ئەوها بکات هیچ کێشێکمان نامێنێ بەڵام ئەوە بزانین لە سەردەمێکان نووسراوە و کێن و سیوێتی ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ بەداخۆ وەڵامەکەتان هەڵە بوو ئەحمەدی خانێ وەڵامی ڕاستە ئەحمەدی خانی زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی چی هەڵە بژێرن جوگرافیا ئەی وڵاتی کوردستانی گەورە لە باکوورەوە لەگەڵ کام لە وڵاتانە هاوسنوورە ئەی ئازەربایجان بی ئەرمێنیا سی تورکیا دی هەرچێکیان سی چرکەتانەیە دڵنیاین هەرسێکیان دڵنیان هەرسێکیان چۆن وات دڵنیا بوون وڵا خەریتەکەم لە پێشتەوە لە پێشتاو سوبحانی خەریتەکەی لە پێشاوەیە ئەمە هەموومانە بێ و خەریتێمان لە بەرچاو بێ ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی ئەمریکی چ کاتەگۆریەک هەڵە بژێرن بیرکاری بیرکاری بی کورتکراوەی ئەم بڕە ڕەگی سێ کۆ ڕەگی دوو لەسەر ڕەگی شەش کۆسێ دەکاتە کام لەمانەی خوارەوە ئەی ڕەگی دوو لەسەر دوو بی ڕەگی سێ لەسەر سێ سی ڕەگی دوو کەم یەک دی ڕەگی سێ کەم یەک سی چرکەتانەیە ئەو شەش و سێ هەردووکیان بێک کۆ لەژێر ڕێگەکانیان چی؟ ڕەگی سێ لەسەر سێ کاتیشتان خەریکە کەمە بێتەوە تا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ زوو یەک سانیە مابوو بەڵام دەتان نەینێ بی ڕەگی سێ لەسەر سێ باشە بۆچی ڕەگی سێ لەسەر سێ وەڵامێکی ڕاستە بەلای ئێوە هەستەکەم ڕێگەی دووەکە لەگەڵ ڕێگەی شەشەکە کورتە بێتەوە تر ئامێنێتەوە باشە ئەزانم بەس دوای دابشێکیت ڕێگەی شەشێکتان ڕێگەی دوزاران ڕێگەی باشە ئارە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵەیە زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 40 خاڵ
زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەکە هەڵبژێن؟ جوگرافیا. جوگرافیا. بی. لە جوگرافیا چی ماوە؟ بیمە. بی. جوگرافیا بی. دەریای کاریبی دەکەوێتە سەر چ زەریایەک؟ ئەی زەریای هێمن، بی زەریای ئەتڵەس، سی زەریای هندی، دی بەستەڵەکی باکوور. سی چرکەتانەیە؟ أطلس باتمان. تأكيد درياك تأكيد أتلانتيك أوشن مش بي تاكيد. درياك أبشر ئەتلانت بي بی زەریای ئەتڵەسی. بی زەریای ئەتڵەسی. باشە چەند زەریا هەیە لەسەر گۆی زەوی؟ باسيفيك مان هي أطلنطيك مان زور هي إنديان مان هي ئەو چوارەمان هەیە. سي جورا مان هي سي جورا سی گەورەمان باسيفيك أطلنطيك لقل إنديان آخر باسيفيك دبتا باكور وباشور أطلسي دبتا باكور وباشور يعني بينج على مان هي پێنج سي جورا يا بينج كارو كان دابش دەریای کاریبی دەکەوێتە سەر زەریای ئەتڵەسی. کاریبی لەکوێ؟ کاریبی لە مەکسیک لە ئەو گەڵفەی مەکسیکە. ئەمریکای باشوور منطقة برمودا أنا مەکسیک و پاناما و کۆستاریکا. ئەی چۆن و زانیاری ئازاننیەوە؟ وەڵا فیلمی پایرتس ئۆف دە کاریبیان دیتین. چاو لێ فیلمێکی سوپادەیە ها؟ باشە بزانین زەریای ئەتڵەسی وەڵامێکی ڕاستە؟ وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی ئەمریکی چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ مێژوو. مێژوو. ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. کەی خسرە و پاشای میدیەکان لە ساڵی 614 پێش زاین کام شاری لە دەستی ئاشوریەکان ڕزگار کرد؟ ئەی هەولێر، بی نەینەوە، سی خەنەس، دی کەرکووک. سی چرکەتانەیە؟ هەمیشە لەم دوانە یان نینەوە یا هەولێر. I feel like it might be this. خەنەس برانە. Okay, you're the boss. لە دەستی ئاشوریەکان بزانخوان لەو مەنتیقەیە بوو. Got it. Let's do that. کاتە بینینەوە. بینینەوە. We're trusting you. کەی خسرەوە ناسن لە ڕەقیب باس کراوە ئێمەنەوەی کەی خسرەوی. باشە بۆچی نینەوەتان هەڵبژارد؟ چکە ئاشوریەکان لە مەنتیقەی نینەوە بوون زیاتر بابزانم ئەگە هەڵە نەبووم لەو ناوچەیە بوون. نینەوە باشە نینەوە جاران وەک ئێستا بۆ یاخود گەورەتر بووە؟ نەوزەم بەشێکی زۆری عێراق نینەوە بۆ هەر بابزانم. زانیاریتان چۆنە خوێندووتانەتەوە؟ تقریبان ناڵم هەر بەپی ئەوە هەڵمامژا کە ئاشوریەکان هەسەگین لەو ناوچەیە بوون وەختی خۆی بۆیە. ئەی خەنەس ئەزان لەکوێیە؟ منیش نەمویست. ئەویش هەر لە نزیک نینەوەیە. باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ. کەرکووک وەڵامە ڕاستەکەیە بەداخەوە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەولێری پزیشکی چی هەڵبژێرن؟ ئەدەبیات. ئەدەبیات. بی کەواتە ئەدەبیات بی.
یەکەمین ڕۆمانی کوردی ناوی چییە و لە نووسینی کێیە؟ ئەی پێشمەرگە ئیبراهیم ئەحمەد، بی زەمبیل فرۆش عەزیز ساموور، سی شوانێ کورمانجا عەرەبێ شەمۆ، دی شەرەفنامە شەرەفخانی بەدلیسی. سی چرکەدانێ عربی شەمە بیستەکان بوو عربی شەمە کەی جیاوە بیستەکان نەبوو زووتر بوو پێشمەرگە یەکەمی ڕۆمانە پێشمەرگە بۆ دوای دروست بووە زەمبیل فرۆش ناکەم پێشمەرگە بە دوای دروست بووە. دا چرکەتان ماوە؟ سی شوانێ کورمانجا عەرەبێ شەمۆ. شەرەفنامە پێشمەرگەش کورد کە جەنگی کرد یەکەم شت بە ناوی پێشمەرگە جەنگی نەکردیە فەیەکەم ڕۆمان ناوی بە ناوی پێشمەرگە ڕۆمان هەیە ئیبراهیم ئەحمەد بە ناوی پێشمەرگە و لە زووەکانە بەڵام وەبزانام یەکەم نییە پەنجاکان و ئەوانە نووسراوە. یعنی ئێوە بە بڕوای ئێوە پێشمەرگەی ئیبراهیم ئەحمەد شتی ڕۆمانی تر نووسراوە؟ بەڵێ ئەوانەی لە رووسیا بوون لە سۆڤێت بوون لە سۆڤێت بوون. ئەی زەمبیل فرۆش عەزیز ساموور نووسینی زۆر لەسەر هەیە بەس نەمزانی ڕۆمانی لەسەر هەوێت زیاتر بە شایع هاتیە بەس وەک شێعر هاتیە. بەڵێ زەمبیل فرۆش ڕۆمانی لەسەرە ئەویش نووسراوە وەک ڕۆمان نەمبینیەوە. شەرەفنامە دەڵێن شەرەفنامە ئەوە ڕۆمان نییە سەدەی 16 بەڵام ڕۆمان نییە. باشە ئێستا شوانێ کورمانجا ئی عەرەبێ شەمۆ بزانین وەڵامێکی ڕاستە. زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و ئەزانن کۆی خاڵەکانتان چەنە؟ 7 خاڵ. زانکۆی ئەمریکی چ کاتەگۆریەکە هەڵبژێرە؟ بایۆلۆژی. بی ڤایرۆسەکان بە گوێرەی کام لەمانە پۆڵێن دەکرێن؟ ئەی جۆری ترشی ناوکی، بی نیشانەکانی نەخۆشی، سی جۆری خانەخۆیی، دی بڵاوبوونەوە. سی چرکەتانەیە؟ بە پێچی پۆلێنەکرێت بەفکری زۆرەکانیان هەسەکەم سیەمە. No, that's their hint. They go inside the خانەخۆیەکان. دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ. وەڵام ئەی جۆری ترشی ناوکی. نەخۆشیەکان زۆرمان بۆچی ئەوەتان هەڵبژار ترشی ناو جۆری ترشی ناوکی؟ نازان هەستەکەینەوە ڕاستە بە هەست. باشە یعنی ئەگەر چۆن دکتۆرێک ڤایرۆسەکە ئەناسێتەوە ینی هەستەکەم بەپی ئەوە کاتێ نەخۆش بووی چۆن هەستەکەین بەپی ئەوە هەڵمامژات کە جۆری خانەخۆییەکان وابزانام ئەو خانانن کە ڤایرۆسەکان چۆن بڵێ کاریگەریە بێ لە سەریان بەڵام دوانەکەی کەش ئەوەی هیچ ئەسماکە و دوانەتیان نیە بەرەوتمان یەکەمە ئەی جۆری ترشی ناوکی و لە نێوان جۆری خانەخۆیی تۆزێ یعنی یا دڵنیا بوون تۆزێ دڵنیا نەبوون لە نێوان جۆری ترشی ناوکی یاخود جۆری خانەخۆیی بەڵام دوجار جۆری ترشی ناوکیتان هەڵبژار. باش ێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە.
زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە و ئەم دەخاڵەتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی هەولێری پزیشکی چی کاتەگۆریەک هەڵەبژێن؟ هونەر. هونەر. تەنها بی ماوە کەواتە هونەر بی. لە هونەری میوزیکدا ئاڵتۆ چ جۆرە دەنگێکە؟ ئەی دەنگی گڕی پیاوان، بی دەنگی گڕی ژنان، سی دەنگی تیژی ژنان، دی دەنگی تیژی پیاوان. سی چرکەتان هەیە؟ ئۆپێرا سبحانی لانەی پڕەپێ لەگەڵ ئۆپێرا. ئۆپێرا معلوماتان هەیە؟ ئەم معلومات نییە بەس لەوانەی دەنگی کڕی ژنان بی بە 150 چونکە پەیوەندی هەیە بە ئۆپێراوە. پەیوەندی هەیە بە ئۆپێرا. منش بەڕێم پەیوەندی هەیە بە ئۆپێراوە، بەڵام لە ئۆپێرا دەنگیان تیژ دەکەنەوە. تا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ. بڕێم سی. وەڵام؟ بڕێم معلوماتیشم بی دەنگی گڕی ژنان. زانکۆی هەولێری پزیشکی دیسان ئەوە من بە هەموو زانکۆی گەڵێم ڕیسک مەکەن زوو وەڵامەکە بنەوە پێشەوەی چرکەکان تەواو بێ. بۆچی دەنگی گڕی ژنان و ئەزانن ئاڵتۆیە؟ ئێوە جۆری دەنگەکان چەند جۆر هەیە زانن؟ ئاڵتۆ، سۆپرانۆ، باس، بیستوتانە؟ ئەی چۆن ئاڵتۆتان؟ دەنگەکان پەیوەندی بە مادەم دەنگە دەبی پەیوەندی بە ئۆپێراوە هەبی؟ هەموو لە ئۆپێرا دەنگەکان بەکاردێ. ئاڵتۆش بەعام هەستم کرد دەنگی گڕی ژنان چونکە گرنگە ئەو لە ئۆپێرا سۆپرانۆ، ئاڵتۆ، تینۆر، ئاڵتۆش زۆر ئەگەر باس کلانێ برێ جا تۆ وازانی وا قیاس دەکرێ؟ هەلۆی چینت کەمەلماتم ئەنە لەسەر لۆجیکیانە بیرەکەیتەوە. لۆجیکیانە بوو. باشە بزانین دوومان نەزانین ئاڵتۆ دەنگی گڕی ژنانە؟ وەڵامەکەتان ڕاستە و دەخەڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکان 80 خاڵ. زانکۆی ئەمریکی هیچ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بیرکاری. بیرکاری. بیرکاری تەنها ئەی ماوە. دەبێ نرخی ئێن چەند بێت بۆ ئەوەی ڕەگی سێجایی ئەی جاران ئەی توان چوار لەسەر ئێن یەکسانە بە ئەی. ئەی دوو، بی سێ، سی چوار، دی پێنج. سی چرکەتان هەیە؟ بەسەر سێ ئەکاتە چی وت؟ یەک بەسەر سێ. ئەیەکان هەموو لە ژێر ڕەگەن زوو وەڵامێکم بنێ؟ کاتان خەریکە نامێنێ زوو وەڵام. سێ. سێ، بی سێ. ئارا ئەتوانین بیگۆڕین؟ دوو لەی کاتان نەمال ناتوان بیگۆڕن. ئارا ئێستا ئەڵێن ئێوە ئەڵێن چی وەڵامە ڕاستەکەیە؟ نازانم دەبینی بی و خۆی بێت یەک بەسەر سێ بکات. ئێستا کاتان هەیە توانن ها؟ کاتان زۆر دوورە توان ساح بکەن. ئەبێ یەک بەسەر سێ بکات. باشە. پێنجە. چۆن بۆ شیکارەکە ڕۆشتون؟ خۆی ئەبێت چی بکەین؟ ئەیەکە یەکەم جار دوو ئەی توانی دوو بەسەر سەیە پاشانەیەکەی کە چوار بەسەر ئێنە کەواتە چوار بەسەر ئێنەکە بێ یەک بەسەر سێ بکات. بۆ کە ڕەتیەکەی توانەکان کۆکرێتەوە کە کۆکرایەوە بێتە یەک.
باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە سێ وەڵامێکی هەڵەیە وەڵامە ڕاستەکە دوو زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن تەندروستی ئەی ئیشەکەی خۆتان تەندروستی ئەی ئەو گرێی تومۆر کە بەناو لەشدا بڵاو دەبێتەوە و لە هەر شوێنێک بێت ئەندامەکە تێک دەدات چ جۆرە گرەیەکە ئەی کارسینۆجێنیک بی benign tumor C malignant tumor D invading C چرکەتانەیە بڵاو دەبێتەوە نەک ئەندامێک یعنی invading بلۆکەڕە invade ئەوە بەناو بس یەک دقا کاک محەممەد مالیگنان تومۆر ئۆلدی مالیگنانتە بەس ئایا ئەو تومۆرە مالیگنانی کارسینۆجینیکەیان لە پاتۆلۆژی ئەڵە بەناو لەشدا بڵاو دەبێتەوە بیودی invading دەرچکەتان ماوە وەڵامێکم بە سی مالیگنان تومۆر سی مالیگنان تومۆر اینجا دکتۆرەکان بۆمان شی بکەنەوە بزانین چی ئەم شتە خۆ یەکەم کارسینۆجێنیک ینی مادێک کە تووشی سەرەتان کە نەک سەرەتان کە خۆی بیناین تومۆرەوەیە کە لێک شوێنەمێنێتەوە و دەوری دراوە و ئەوە ناکات تەشەنە ناکات مالیگەن ئەوەیە کە تەشە ناکات و بە هەموو لەشدا بڵاو بێتەوە invading بەس لێک شوێن تەشەنەکەی لێک شوێن ئەنی لەو ئەندامەی کە با بڵین ناچێتە سەر ئەندامێکی ناچێتە شوێنی باشە کامیان لە هەمویان خراپترە وەڵاهی مالیگنانتەکە خراپە بەس ئەنی هەر مالیگنانتەکە invadingشە invadingش دەکات بەڵام invading کەم بەستی یعنی خۆجەیی یعنی لە دەوروبەری خۆی بەڵام ئەوی تر یعنی ئەڕوا بۆ شوێن بخوێن بەناو خوێنان دەڕوا بۆ شوێنەکانی یعنی ئۆرەدی مرۆڤ دووچاری شتێکی کارسینۆجێنیک دەبێت کە توش شتێکی کارسینۆجێنیک بوو تومۆرێک لە لەشی دروست دەبێتن واتە گرەیەک ئەگەر ئەو تومۆرە بیناین بوو بە خۆمان پێ دەڵێن خاوێن حەمیدە ئەو هیچ کێشەی نابێ بەسەکە مالیگنانت بێتن ئەو کاتە پێ دەڵێن خەبیثە پیسە ئەو کاتی ئینڤیدینگیش دەکاتە داگیرکردنەکەش دەکات باشە هێلین ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە هەڵێ زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 90 خاڵ زانکۆی ئەمریکی لەو کاتەگۆریانەی کە ماوەن مێژوو وەرزش تەندروستی چی هەڵەبژێرن وەرزش ئەی یاخودبی ئەی ئەو وەرزشە کامەیە کە وەرزشوانان بەهۆی پەتێکەوە کە بە زۆری لە قاچیان دەبەسترێت لە بەرزی خۆیان هەڵدەدەنە خوارەوە و بەهۆی پەتەکە بەرز دەبنەوە ئەی سکای دایڤینگ بی بانجی سی پارکور دی فریفۆڵ سی چرکەتانەیە وەڵامەکە بانجی بی بانجی باوان چۆن وا دڵنیا بوون بانجی جامپینگە زۆر خۆشیشە ئەی بۆچی فریفۆڵ نەبێ مەسەڵەن بە پەتەوە ئەی ئەوەی کە فریفۆڵەکە چیەکە ئەمرێ دەخوارە پەڕۆشتەکانیان پێ ئەوە پێڵەن فریفۆڵ ئەی سکای دایڤینگ سکای دایڤینگ ئەوەی پەڕۆشتیان پێ بەس فریفۆڵ ئەوەیە کە جلەکانیان خۆی هینی پێوەیە شتێکی وەکو شتێکی پێوەیە وەکو باڵە بەڵێ وەکو باڵە وەبزانام وایان زۆر خەتەرەوەی کە کامتان حەزەکەن یەکێ لەو یاریانە بکە هەمومان ئەی ئەوێرن بەدڵنیایەوە
من هەرێکی یام بکەم زیڕاکەم باشە بی بانجی بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵێ زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 60 خاڵ. هەولێری پزیشکی چی کاتەگۆریەک هەڵە بژێرن مێژوو تەندروستی تەندروستی بی تەنها بی ماوەکەواتە بی لەلایەنی بۆ ماوەییەوە بە چ جۆرە پیاوێک دەگوترێت سوپەرمان؟ ئەی دەنگێکی نڕی هەبێت یاخود نەڕ بی لەشی گەورە بێت سی دوو کرۆمۆسۆمی وای هەبێت دی دوو کرۆمۆسۆمی ئەکسی هەبێت سی چرکەتانەیە ئەگەر باسی بۆ ماوەی کاری لەگەڵ کرۆمۆسۆمەت بۆ ماوەی بیوەیە ئەنجا ئەوی بیش بێت ناکەدانی لەش گەورەی داون سیندرۆمیش لەشان گەورەیە سی دوو کرۆمۆسۆمی وای هەبێت باشە ینی ئەگەر یەکێت دەنێکی نەڕی هەبێت نابێت بە سوپەرمان ئەوە لە ڕووی بۆ ماوەیەوە نیە داوی ئافرەت لە ڕووی عەشایریان لە ڕووی عەشایریەوە سوپەرمان لەشی گەورەش بخۆی لە بایۆلۆجیا دوو نوعمان هەیە بۆدی بڵدینگ یەکێکیان پەیوەندی هەیە بۆ ماوەی یەکێک تریشان پەیوەندی هەیە یعنی پەیوەندی هەیە بە DNA و ئەو تریشان پەیوەندی هەیە بە جەسەدی و یعنی فیزیکلی ئەوانە ئەوەی کە بۆ ماوەی بێ زیاتر DNA بۆیە فیزیکلەکان زۆر نییە کرۆمۆسۆمەکانیش حەقی هەیە بەسەر بۆ ماوەی بە DNA باش ئەگەر پیاوێک دوو کرۆمۆسۆمی ئەکسی هەبێت چی لێدێ یعنی کرۆمۆسۆمەکانی بی ئافرەتە و دەستەکەشی ئەی ئەگەر ئافرەتێک دوو کرۆمۆسۆمی وای هەبێت ئافرەت نییە هەر ئەوەی دوو کرۆمۆسۆمی ئەکسەکە شەر پیاوە دوو کرۆمۆسۆمی ئەکس وایە کار پیاوە پێڵەن کلاین یعنی ئافرەت نییە کرۆمۆسۆمی وای هەبێت ئافرەتێ سێ ئەکس کرۆمۆسۆمی هەیە یان ئەکس کرۆمۆسۆمی هەیە ئەوەی کە سێ ئەکس کرۆمۆسۆمی هەبێت زۆر ژنانە بێت ئەبێ بە سوپەرومەن باشە ئێستا بزانین جوانی شەبن سی بزانی سی وەڵامێکی ڕاستە هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 100 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی مێژوو ماوە وەرزش ماوە وەرزش لە وەرزشیش تەنها بی ماوە کەواتە بی لە وەرزشی پۆلۆدا وەرزشوانانی پیشەگەر بۆیان هەیە بە چەند لێدان تۆپەکە بگێنە ئەو سەری گۆڕەپانەکە ئەی دوو لێدان بی سێ لێدان سی چوار لێدان دی پێنج لێدان سی چرکەدانێ I have no information. Three? Let's go three? Totally your 3 sounds reasonable. 3? What about 5? No, 5 is too much. Zora. You never know, huh? دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ بی سێ جار We keep choosing B all the time. I think it's going to be wrong. ئارا پۆلۆ وەرزشی پۆلۆ دەناسن بەڵێ کامەیە ئەمەی لە سەرسپەکە یاری بە تۆپەکەکە
ئەسپەکە و دارەکە و تۆپەکە باشە پەناڵتێکە ئەزان چۆنە قەت سێرم نەکردو قەت تەماشادا نەکردووە بۆ وەرزشی خۆش نییە لاتانیا چی نازانم قەت سێرمان نەکردووە لە چ وڵاتێک زیاترە و یاریاکرێ نازانن بەریتانیا باشە بزانین سێ جار وەڵامێکی ڕاستە وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست دوو جار زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی نەتانتوانی ئەم دەقاڵەش بەدەست بێنن زانکۆی هەولێری پزیشکی تەنها مێژوو ماوە کەواتە لە مێژووش تەنها بیماوە ئەمە کۆتا دەخاڵە ئەو خاتونە کووردە کە برازای سوڵتان سەلاحەدینی ئەیوبی بوو لە ساڵی 1293 زاینی خوێندنگەی قوتبیەی لەسەر ئەرکی خۆی دامەزراند ناوی چی بوو؟ ئەی سارا خاتون بی مؤنیسا خاتون سی مە خاتون دی قەمەر الملوک خاتون قناوەتی عەرەبیە مؤنیسا ما فارسي يان ما يان سارة لو دوي صلاح الدين عربي بابي هي عربي بس ساراش بناو بانك بونا على مكان فارس أنا السلطان بونا سكت بونا ناوكي كتكشان قمر الملك عربية بس والله ده شركة الماوى ما يكتسيس اسمها يا سارة زو والله ما كمبني قمر الملك دي قمر الملك قمر الملوك قمر الملوك باشا بو قمر الملوك خاتون تان هالبجار چونکە صلاح الدین ئەیوبی خۆی ناوەکەی عەرەبیە و ئۆرەدی سوڵتان بووە واتە کار بەدەست بۆ کوسەر کردە و شتی لە دەست ئەی مؤنیسا عەرەبی نییە با بەس فکرمان لەوەی توکە قەمەڕ الملوک ناوەکەیان لەسەر ئەوە نابێکە وەکو شازادە بێتن لە ناوەکە قەمەڕ الملوک ناوەکی زۆر زیاترە ئەگەر هەو نەبی نازەم لەو لێر دەنرێ ناوشي بريقة دار ها هر لناوكي قمر الملوك واتا مانكي مثلا ما خاتونش خوشكي سكرديك بس زور تأكيد نبو لو هي صلاح الدين أيوبي يعني كتير شو مع خاتون اشتيا ميجو باشا بزانين قمر الملوك خاتون والله مش راسته ان شاء الله راسته وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست مؤنیسا خاتون نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن خۆشەویستان وەک بینیتان ئەم بەشەی بەرنامەکە کۆتایی هات کۆتا قۆناغماوە هەڕوو بەڕووبنەوەی تاکەسی پێم خۆش ئێستا خاڵەکانی هەردوو زانکۆتان پێ بڵێم زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 60 خاڵ زانکۆی هەولێری پزیشکی 100 خاڵ بەڵام بەرنامەکە هەرماوە قۆناغێک هەرماوە 60 خاڵی تر ماوە خۆتان ئامادەکەن بۆ قۆناغی ڕووبەڕووبنەوەی تاکەسی دەینە وڵاتان پرسیاری یەکەمی برکاری کاڵمان بژارد ڕاست بوو وەڵامەکەی پرسیاری دووەمیش پرسیارەکە زۆر ڕوون نەبوو بۆیە غەڵەتێکمان کە ڕێگەی سێزایەکان نەمزانی هەردوو ئەیەکان لەژێری نیان بەس یەکدا نەبوو لەبەرەوە فیزیامان هەڵبژار چکە من خۆم بە تایبەتی ئەو شتم خوێندووە لەرینەوە تا ڤایبریشن بە ئینگلیزی کە ئەو چەمکەم پێشتر بیستۆ و دڵنیا بووم کە ئەو لە ئەدەبیاتە باش بووین من باشم لە ئەدەبیاتە بەڵام بۆ باتینیەکان زۆر زۆر باشمە وتیاکەمانزی ژوورو و ئەحمەدی خانێ و مەلای سیریش شازی نووسیان نزیکە لێکەوە لەبین و دوانارم ترچین من دوو جار تەکنۆلۆژیام هەڵبژارد پرسیاری یەکەمان بەڕاستی وەڵامدایەوە هەرچەند تۆزێک گومانم هەبوو بەڵام وەڵامەکە ڕاست بوو
پرسیاری دووەمیان شارەزایشی ئۆتۆم نەبوو لە بوای نێتوەرکینگە لەبەرەوە تەنها پرۆتۆکۆڵم ناسیەوە هەڵمژات هەردوو پرسیارەکەی جوگرافیا ئێمە هەڵمامژارد جوگرافیا ینی بەعام ڕسمێکم لە پێش چاوە برادرانیش باشن پرسیاری یەکەمیان ئەوە بوو کە دەیگوت کوردستانی گەورە لە باکووریەوە کوێ هەیە ئیتر 100% لە تورکیا و لە ئەرمینیا تاکید بووین بۆیە دەبواە ئازەربایجانیش بێ بۆیە هەرسێکیان بوو ینی پرسیارەکە دی بوو وەڵامە ڕاستەکە لە پرسیارێکم فیزیامان هەڵبژار چونکە ئێمە زۆر بەمان باگراوندێکی باشمان هەیە لە بواری فیزیا ئەوەش یەکەم پرسیارکە بۆمان هاتەوە لەسەر دووری نێوان مانگ و زەوی بوو لێوە دەگەر دووریەکە بێتە نێوەندا هێزی کەشکردنەکە دەوێتن لە یاسای نیوتندا باسی لێوە دەکرێت کە لەسەر هێزی کەشکردنە ئەگەر دوورێکە بێتە نیوەندا هێزەکە دەبێت چوارەوەندا وەکو مێژوو کۆتا کاتیگۆری بوو واتە بە ناچاری هەڵمامژارد خۆم بۆ مێژوی کوردستان ئامادە کرد بوو بەڵام سەراحەتەن لەسەر ئەو بابەتەنەم خوێندبووە لەبەرچیش یعنی هەر چارمان نەمان دەزانی بەس بۆچی قەمەڕ ملوکمان بە کۆی دەنگڵ بژارد چونکە ملوک هە لە دەسەڵات و ملک و شتووە هاتوتمان سەلاحەدینەوی بشخۆی دەسەڵاتدار بووە و ناوەکەش عەرەبیە ئێمە بەشی هونەرمان هەڵبژارد لە بەشی هونەردا سوالیەکەم دەیگوت تریۆلێت چیە تریۆلێ خۆی بەناوی تریۆواتە سێ بۆی خۆشم حەزم لە میوزیکوانێ بۆیە زانیم کە سێ نۆتەیە بە دوو نۆتە خۆشەویستان دووبارە سڵاو گەڕاینەوە هاتینە کۆتا قۆناغ قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی وەک دەزانن لە هەر زانکۆیەک دوو کەس دێتە لای من بۆ هەردوو کەس سێ پرسیار هەیە هەر پرسیارەی پێشخاڵی لەسرە هەردوو زانکۆ گۆڕانکاریان کردووە ئێستا پێم خۆشە بزانین زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی گۆڕانکاریەکانی چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ئارە ئازاد پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ جوتیار جەمال جوتیار جەمال تەمەن 21 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری تەلارسازی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو هەروەها بەرزی هەڵبوت پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ژالین ئیبراهیم ژالین ئیبراهیم تەمەن 21 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری میکانی ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیاری بایۆمێدیکڵ جوتیار ژالین هەردووکتان بەخێربێن بۆ پێشبڕکێکە بە هەمان شێوە زانکۆی هەولێری پزیشکیش گۆڕانکاری کردووە بزانین گۆڕانکارێکەی ئەم زانکۆیە چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی هەولێری پزیشکی هێلین فەرهاد پێشبڕکێکە بەجێ دێڵێ بۆ ڕەهێڵ هیوا ڕەهێڵ هیوا تەمەن 21 ساڵ قوتابی قۆناغی سێمی پزیشکی گشتی لە داهاتوودا ئارەزووی ئەوەیە بێتە پزیشکێکی سەرکەوتوو ڕەهێڵ بەخێربێی بۆ پێشبڕکێکە پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە هی هەردوو زانکۆ زانکۆی ئەمریکی سلێمانی عێراق 60 خاڵ زانکۆی هەولێری پزیشکی 100 خاڵ ئێستا ئەمەوێ دوو بەشداربوو بێنە لای من لە زانکۆی ئەمریکی جوتیار چاپڵێ بۆ جوتیار جوتیار بەخێربێی لە هەولێری پزیشکی محەممەد جوتیار محەممەد هەردووتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن سێ پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیارەی پێشخاڵی لەسرە با پرسیارەکە بخوێنمەوە پرسیارەکە هەمووی تەواو بێ اینجا دەست بنێن بە بۆتۆن گەر پێش ئەوەی کە پرسیارەکە تەواو بێت دەستان نا بە بۆتۆن من پرسیارەکە تەواو ناکەم ئەبێ وەڵام بیتەوە ئەگەر نەتزانی دەچێتە لای تیمی بەرامبەر هەموو پرسیارێکی بۆ دەخوێنینەوە ئەو کاتە وەڵامەداتەوە لەبەرەوە چاوەڕێکن تا پرسیارەکە هەمووی دەخوێنمەوە اینجا خێراکەن لە دەست نان بە بۆتۆنەکە ئامادەن سێ پرسیار هەیە بۆ ئێوە پرسیاری یەکەم دەڵێت گەردیلەی هایدرۆجین چەند ئایزۆتۆپی هەیە زانکۆی پزیشکی هەولێر سێ ئایزۆتۆپ سێ ئایزۆتۆپ زۆر ڕاستە دووهەم پرسیار پەرستگای پیرۆزی ئاینی ئێزیدیەکان چ شوێنێکە پزیشکی هەولێر لالش لالش زۆر ڕاستە
سێم و کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ قەڵای دمدم لە کام بەشی کوردستانە کوردستانی باکوور کوردستانی باکوور زانکۆی ئەمریکی جوتیار کوردستانی ڕۆژهەڵات ڕۆژهەڵات زۆر ڕاستە زۆر سپاسانەکەین ئەتوانم بچنەوە شوێنی خۆتان دوو بەشدار بوویتر لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ئاویەر بەخێراتی لە زانکۆی هەولێری پزیشکی سوبحانی هەردووتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن سێ پرسیاریش هەیە بۆ ئێوە پرسیاری یەکەم چ جۆرە تیشکێکی ئێکس پێ دەگوترێت تیشکی ئێکسی ڕق چ جۆرە تیشکێکی ئێکس پێی دەگوترێت تیشکی ئێکسی ڕق بەتوانین ڕوونکردنەوەی زیاتر بێ ناتوانم وەڵامەکە کەستان نەتانزانی وەڵامی ڕاست وزەکەی گەورەتر بێت لە 10 کیلۆ ئەلکترۆن ڤۆڵت پێی دەگوترێت جۆری تیشکی ئێکسی ڕق دووەم پرسیار بۆ ئێوە ئاکۆرد لە ژەنینی میوزیکدا چییە؟ ئاکۆرد لە ژەنینی میوزیکدا چییە؟ کاتە خەریکە نامێنێ ئاکۆرد زانکۆی ئەمریکی بە گروپ میوزیک بژەنن بە گروپ میوزیک بژەنن هەڵێ سوبحانی ئەزانی تۆ لێ کات میوزیک بژەندرێت لێ کات میوزیک بژەندرێت هەڵێ چەند دەنگێک بەیەکەوە پێوترێ ئەکۆرد سێەم پرسیار کۆتا پرسیار بۆ ئێوە بلوتوث لەلایەن کام کۆمپانیای دروستکەری مۆبایلەوە داهێنراوە کۆمپانیای لەلایەن کام کۆمپانیای کام کۆمپانیا دانراوە کۆمپانیای بلوتوث کۆمپانیای بلوتوث هەڵێ مایکرۆسۆفت وەڵامە ڕاستەکە ئێرێکسۆن زۆر سپاسانەکەی نەتوان بچنەوە شوێنی خۆتان دوو بەشدار بووی تر لە زانکۆی ئەمریکی ژالین لە زانکۆی هەولێری پزیشکی ڕەهێڵ ژالین ڕەهێڵ خۆتان ئامادەکەن هەردووکتان بەخێر بێن و سێ پرسیاریش هەیە بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ پاڵەوانی داستانی قەڵای دمدم کێیە؟ زانکۆی پزیشکی هەولێر ڕەهێڵ 12 سوارەی مەریوان 12 سوارەی مەریوان هەڵێ ژالین فەرهاد هەڵێ وەڵامی ڕاست میری لە بزێڕین دووەم پرسیار تەنۆلکەی ئەلفا ناوکی چ توخمێکە؟ هەولێری پزیشکی ڕەهێڵ هارگۆن بەڵێ هەڵێ هایدرۆجین هەڵێ ناوکی هیلیۆم وەڵامە ڕاستەکەیە کۆتا پرسیار بۆ ئێوە وریابن ئەم پێنج خاڵە لە دەست خۆتان مەدەن DNA کە کۆدی بۆ ماوەی لەسەر تۆمار کراوە کورتکراوەی چییە؟ ڕەهێڵ دویت DNA دیۆکسی ڕایبۆنیوکلیک ئەسید دیۆکسی ڕایبۆ تەواوە زۆر سپاسی ئێوەش دەکەین ئەتوان بچنەوە شوێنەکەی خۆتان
کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی ئەمریکی باوان زانکۆی هەولێری پزیشکی گەیلان باوان و گەیلان هەردووتان بەخێر بێن سێ پرسیاری ژێوێ بە هەمان شێوە پرسیارێکم دەڵێ لە وەرزشی پۆلۆدا ماوەی کاتی نێوان دوو چووکە چەند خولەکە چەند دە خولەک هەڵەیە گەیلان پێنج خولەک دیسان هەڵەیە کەمترە لە هەردووکیان 4 خولەک وەڵامە ڕاستەکەیە دووەم پرسیار چوارەم دۆخی ماددە چ دۆخێکە زانکۆی ئەمریکی پلازما زۆر ڕاستە و پێنج خاڵت بەدەست هێنا کۆتا پرسیار بۆ ئێوە مانگی گەلاوێژ مانگی چەندەمی وەرزی هاوینە باوان یەکەم مانگی یەکەمی وەرزی هاوین هەڵەیە گەیلان تۆ زانی دوو مانگی دووی وەرزی هاوین زۆر ڕاستە مانگی هەک زۆر سواسانەکەین چنەوە شوێنی خۆتان بەڕێزان خۆشەویستان بەم جۆرە پێشبڕکێی ئەم جارەمان کۆتایی هات لە نێوان هەردوو زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی و زانکۆی هەولێری پزیشکی کۆی خاڵەکان زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 7 خاڵ بەداخەوە زانکۆی ئەمریکی بەجێمان دێڵێ بەڵام ئەتوانن لە ساڵی داهاتوو بێنەوە بەشدار بن هەوڵ بن خاڵی زۆرتر و کێبڕکەی زۆرتر بکەن ئەو زانکۆی دەمێنێتەوە دەچێتە قۆناغێکی تر زانکۆی هەولێری پزیشکیە و کۆی خاڵەکانیان 120 خاڵ بەڕێزان و خۆشەویستان بەرنامەی ترمان ماوە پێشبڕکەی تر ماوە هەتا بەرنمەیەک و پێشبڕکێکی تر هەر لە شادیا بن لەگەڵی سەر نەکەوتین لەم لێڤڵەیە بەڵام تەجربەیەکی خۆش بوو و زۆر زانیاری تازە فێربووین و شانازی باوەڕەکان ماوەکەم هەرچەندە لەم خولەیە سەرکەوتوو نەبووین بەڵام بەڕای من بەرنمەکە زیاتر کێشی لەسەر لەبەرکردنە بۆیان ئەمجارەکەتە کە هاتینەوە بەرنمەکە بەشێکی باشتر خۆیان ئامادەکەین بەدڵنیایەوە بۆ سەرکەوتون هاتبووین بەڵام بەداخەوە بەخت یاوەرمان نەبوو ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو بردنەوەم سۆگەر دەکەین بەداخەوە کە ئێمە وەکو زانکۆی ئەمریکی سەرکەوتوو نەبووین بەڵام شانازی بە خۆم و هاوڕەکانمەوەگەن چکە خۆمان زۆر باش ئامادە کردو و بە هیوام ساڵی داهاتوو زانکۆی ئەمریکی بتوانە سەرکەوتن بەدەست بێنن ئەستەکەم ئەوەنە خۆمان ئامادە نەکرده بوو لەگەڵ ستایلی پرۆگرامەکە خۆمان ڕێک نەخست بوو بۆیش نەمانتوانی براوە بین لە بەرنامە تۆزێک ناخۆشە چکە بە سەرکەوتوو نەبووین بەڵام شانەزەیەکی زۆر بخۆم و هاوڕەکان ماوەکەم و ئەکسپرینسێکی زۆر خۆش بوو بەلامانەوە خەڵکی زیاترمان ناسی و وەزانیارێکی باشیشمان کۆ کردەوە ئەستێرەکانی ئێمە لەم خولەدا هەوڵێکی زۆریاندا و کارێکی باشیان کرد بەڵام تیمی بەرامبەریش بەڕاستی بتوانن پیرۆزباییان لێکەین وەکو زانکۆی ئەمریکی وەکو زانکۆی خۆشمان ساڵی داهاتوو دێنەوە بە کۆمەڵی ئەستێرەی تر و بە هەوڵێکی جیاوازتر لەڕاستیدا سەرکەوتن لە هەر بوارێکی ژیان لە شتێکی بچووک بەیان گەورە هەر خۆشە بە دڵنیایی و ئێمە کە سەرکەوتنمان بەدەستێنە زۆر شتێکی خۆشمانەیە بەڵام ئەگەبرەی ئەنجامێکی چاوەڕوان نەکراو بوو نەخێر ئێمە بۆ سەرکەوتن هاتووینە و چاوەڕوان کرایش بوو لەمان کە سەرکەوین خۆشحاڵم کە بردمانەوە لەو ستێپە و لە ستێپی داهاتوشدا ئینشاڵڵا سەرکەوتن بەدەست دێنین تا فاینەڵ ڕاناوەستین چەند کەسێک لەو قوتابیانی کە لە زانکۆی ئەمریکی عێراق لە سلێمانی بەشدار بوون هاوڕێی نزیکی خۆ من وڕاستی من زۆر ڕێزیان دەگرم و ئاستیشیان بەڕاستی بەرزە زۆر بەتوانانە پێش وەختە من لەگەڵ برادران باسییان کرد و وتممە بێ زۆر باش خۆمان ئامادە بکەین ئەو باش خۆمان ئامادە کرد ڕاستیوانیش زۆر زیرەک بوون بەڵام خۆشبەختانە توانیمان ببینەوە پێش بەرنمەکە هەستم بە ترسێک دەکرد چونکە بڵین کۆلێژی بەرامبەرمان زانکۆی ئەمریکی سلێمانی بوو لە عێراق ئەوانیش زانکۆیکی بێز بەتەوە نەبوون بەڕاستی یان دەشمان ناسین بڵین بەڵام خۆشبەختانە توانیمان زاڵ بین و هیواداریشم یاریدات و شەر بەبراوەی بڕۆینە دەر کۆتا ئاستم خۆش بوو چکە دایمە بردنەوە خۆشبەختانەیە بە هیوای ئەوەی کە بچینە فاینەڵ و سەرکەوتن بەدەستبێنین بۆ زانکۆکەمان دووبارە توانیمان سەرکەوتن بەدەستبێنێن ناوی زانکۆکەمان زانکۆی هەولێری پزیشکی بەرزکەینەوە لە نێوان زانکۆکانی کوردستان ئیتر بەرەو فاینەڵ ئینشاڵڵا
بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ لە قۆناغی نیوەی کۆتا و گروپی ئەی دوو زانکۆ بەشدارن ئەوانیش زانکۆی پۆلیتەکنیکی دۆک هەروەها زانکۆی بەیان گردەکانی بانی مەقان سەر بە شارۆچکەیەکی کوردستانە یەکەمین شاری کوردستان کە مەلا موستەفای بارزانی لە ساڵی 1958 دوای گەڕانەوەی لە یەکێتی سۆڤێت سەردانی کرد کام شار بوو باشکی لە مابینی دۆڤەر و ئۆرسای بەس دۆڤەرمە هەڵکرد پەرزگای ئاگریز بە تایبەتی دەگەڕێتەوە بۆ ئاینی زەردەشتی ئاینی زەردەشتیش بە زوری لە ڕۆژهەڵات بوو خۆشەویستان ئەم پێشبڕکێ لە نێوان زانکۆی بەیان و زانکۆی پۆلیتەکنیکی دۆک بەم شێوەیە کۆتایی هات